سینۆها پزیشکی تایبەتی فێرعەون. نووسینی میکا ڤاڵتاری، وەرگێڕانی بۆ کوردی سەیدای شێخ زورار، خوێندنەوەی زانا عەبدوڕەحمان. تاوکەری بەشی 36ەم، چۆن ناسنامەی ڕاستەقینەی خۆم بۆ دەرکەوت. ئەو پیاوە پزیشکە لەگەڵەوەشدا کە کەم دەرامەت بوو تۆ ئیناردە پەرزگەی ئامونەوە کە بتوانی لە خوێندنگەی خانەی ژیان بخوێنی و ببیتە پزیشک، بەڵام تۆ لەبری ئەوەی پاداشتی چاکەکەی ئەو ژن و پیاوە بدەیتەوە لەبەر ژنێکی پارەپەرست و بەڕەڵا بە شێوەیەک ئەوانت خەمبار کرد کە زووتر لە کاتی خۆیان مردن و لاشەکانیان بەبێ گۆڕمایەوە. پاشان عاشقی ژنێکی مینا ناو بوویت، لەگەڵیدا بۆ کریت چوویت و هەنگاوت نایە ناو خانەی خوای کریتەوە. بینیت کە خوای کریت مارێکی زەبەلاحی دەریایی بوو، ئەگەر چی مردبوو، بەڵام مینایان بەڵاوگێڕی ئەو کردبوو. بینیت کە لاشەی مینایان لە بندەریادا لە تەنکایی ئاوەکە کەوتو بۆ بەر شاڵاوی قژاڵەکان. پاشان گەڕایتەوە میسر و جەنگی هەردوو خواکت بینی و پاشەوە لە تەبەسەوە بەرەو شاری ئاسۆ چوویت و چەند ساڵێ لەوێ مایتەوە و قژی سەرت هەڵوەری و کەچەڵ بوویت و ڕێژێ ڕێکی ئەندامەکانت لە ناو چوون و خواردنی بەتام و ئاسوودەیی شاری ئاسۆ قەڵەوی کردی. ئێستا لە پاش تەمەنێ ئنجا تێدەگەی کە بۆچی هەمیشە گۆشەگیر بیت و بەردەوام هەستت بە تەنهایی دەکرد. بۆچی نەتەویست وەکو دەوڵەمەندەکان بەردەوام مەجلیسی خۆشگوزەرانی تەبێ؟ تەنانەت تاو ڕادەیی کە زۆربەی ناسیاوەکانی تۆ ئەیانوت سینۆها کوڕی کەرە، پیاوێکی گۆشەگیرە. بەڵام هەموو ئەم قسانە لەلایەن خواکان و ئەستێرەکانەوە لە چارەی تۆدا نووسراوە و تۆ نەدەتوانی بیان گۆڕی و ناچار وای لێ هات. بەڵام ئێستا دەتوانی بیسەلمێنی کە تۆ کوڕی فیرعەونی گەورە و لەسکی شازادە خانمی میتانیت. سەلماندنی ئەم بابەتە کە تۆیان لە ئاوی نیلەوە گرتوتەوە و گرفتی تێدا نییە، چونکە زڕباوکەکەت کاتێک کە گەورە بوویت ئەم بابەتەی پێوتی. خەڵکی تریش کە هەندێکیان ماون ئەم بابەتەیان لە زەرباوکەکەت بیستووە و دەتوانن گەواهی بدەن. بەڵام چۆن ڕوونی دەکەیتەوە کە تۆ کوڕی فیرعەونی؟ لەو کاتەوەی کە هەژارانی میسر ڕاهاتوون کە کۆرپەکانی خۆیان بە نیل بسپێرن، هەموو شەوێ چەند مناڵێ دەخرێتە ڕووباری نیلەوە. لەوانە هەندێکیان دەبنە خۆراکی تیمساحەکان و هەندێکیان ڕزگاریان دەبێ. بەڵام ئەم بابەتە نابێتە بەڵگا کە تۆ کوڕی فیرعەونی. هەروەها گرەی پەرەسێلکەی بازانیش کە بە سەبەتەکەتەوەیە بەڵگەی ئەم بابەتە نییە، چونکە ئەم گرەیە لە میسردا باوە و لەوانەیە زۆربەی سەبەتە چنەکان کە لە میسری خواروو بۆ میسری سەرو ڕۆیشتون بەم جۆرە گرەیان لێدا بێ. تەنانەت ڕەنگی ڕۆشنی پێستیشت ناتوانێ ببێتە بەڵگەی ئەوەی کە شازادە خانمی میتانی دایکت بووە، چونکە ژنە سریانی و میتانیەکان کە ڕەنگی پێستیان ڕۆشنە لە میسردا زۆرن و ژنی سپی پێست لە میسردا بریتی نەبووە لە یەک کەس و ناشبێ.
بەم بیرکردنەوانە شەوم گەیاندە ڕۆژ تا خۆر هەڵات و هەوا ڕووناک بۆوە. لە ڕووناکی ڕۆژدا لەبەر ئەوەی پەردەی خەیاڵات لا دەدرێ زیاتر بۆم دەرکەوت کە ناتوانم بەڵگەی ئەوە پەیدا بکەم کە کوڕی فیرعەونی گەورە و شازادە خانمی میتانیم. لە پاش خۆر هەڵاتن خۆمشت و کراسی کەتانم لەبەر کرد و موتی ماسی سوێر و ئاوی جۆی بۆ هێنام. ڕوانیم هێشتا هەردەگریا چاوی سوور بۆتەوە. لە پاژەوەی کە کەمێ ماسی سوێرم خوارد و قومێ ئاوی جۆم نۆشیەوە سواری کەژاوە بووم و بەرەو خانەی ژیان ڕۆیشتم بۆ ئەوەی چارەسەری نەخۆشەکان بکەم. لەبەر ئەوەی کە کەس نەبوو سەری نەشتەری بکەم لەوێش گەڕامەوە و بەبەردەم پەرزگەی کۆنی ئاموندا تێپەڕیم کە کەسی لێ نەبوو. ڕوانیم کۆمەڵێ قەلەڕەشی قەڵە و لە سەربانی پەرزگاکە قێڕەقیڕیان دەکرد. پەڕەسێلکەیەک لە بەردەم منەوە هەڵفەڕی و بەرەو پەرزگەی ئاتون ڕۆیی. منیش بەرەو ئەو پەرزگەیە کەوتمە ڕێ. لە پەرزگەی خوای نوێ سرودی ئاینی دەخوێنرا، بخور و میوە و گەنمیان پێشکەشی خوا دەکرد. ڕوانیم هەندێک لە میستریەکان لە پەرزگەی ئاتوندا ئامادە بوون لە کاتی خوێندنی سرودەکەدا دەست بەرز دەکەنەوە بۆ ئەوەی ستایشی ئاتون بکەن. هەر کەسێ ئەوانی ببینایە وای دەزانی کە هەمویان لە شوێن کەوتوانی ئاتونن لە کاتێکدا کەوانە بوو. منم زانی چونکە تەبەس شارێکی گەورەیە و بەردەوام دەستەیەک لە ڕێبواران بەهۆی کەشتیەکانەوە یان لە ڕێگەی وشکانیەوە داهاتنە تەبەسەوە حەزیان دەکرد پەرزگەی ئاتون ببینن، چاویان بە کاهینەکانی خوای نوێ بکەوێ. لە کاتێکدا کاهینەکان سەرگەرمی خوێندنی سرود بوون، من ئەمڕوانیە پەیکەری بتی ئەخناتونی فیرعەونی میسر کە لەبان ئەستونەکانەوە بوو. ئەمدی چاوەکانی لە تاو کەیفخۆشی و سەرنجڕاکێشەری مەترسیدار ببوو. ئەم بتانە بە بەرهەمە نوێیە هونەریەکانی میسر لە قەڵەمەدران. پەیکەرتاژ لە کاتی دروستکردنیدا سەرنجی نەداوەتە شێوازی کۆن، بەڵام پەیکەرەکانی پێشوو واتە بتەکانی پێش سەردەمی ئەخناتون بە پێی بنەما هونەریە کۆنەکان دروست کرابوو. بۆیە مرۆڤ دەیتوانی لە بینینی یەکەمدا خاوەنی هەر پەیکەرێک بناسێتەوە، لەوانە پەیکەری ئامنۆفیز فیرعەونی گەورە واتە فیرعەونی ڕابردوو باوکی ئەخناتون. سەرنجی ڕاکێشایت و هەر کەسێ ئەوی ببینایە تێگەیشت کە پیر و نەساغە و تاجی زێڕینی پاشایەتی میسری قورسایی دەخاتە سەرسەری و لە تەنیشتیدا تیئی شازنی میسر دانیشت بوو. لە نێوان پەیکەری ئەندامانی خێزانی فێرعەونی پێشوو بتی تا دۆهیپای شازادە خانمی میتانی دەبینرا کە خەریکی قوربانی کردنە بۆ خوای پێشوو ئامون. بەڵام نووسراوەکانی تەنیشت پەیکەرەکەیان بە جۆرێک چاک کردبوو کادوت شازادە خانم قوربانی بۆ ئاتونەکە. لە کاتێکدا کە لە سەردەمی ژیانی ئەو شازادەیە ئاتونی خوای نوێ هێشتا لە میسردا فەرمانڕەوایی ناکرد تا کەس قوربانی بۆ بکە. لەبەر ئەوەی پەیکەرتاشی کۆن بە پێی بنەماکانی ڕابردوو حەزیان دەکرد کە هەر پەیکەرێک لە خاوەنەکەی بچێ بە جۆرێک ئەو بتانەیان
لە شێوەی خۆیان دروست کردبوو کە وردەکاریەکانی شێوە و ئەندامەکانیشی دەهاتە بەرچاو. من بە بینینی جوانیەکەی سەرسام بووم، هەرچەندە زیاتر لێم دەڕوانی زیاتر بۆم ڕوندەبەوە کە ئەو لە هەموو ئەو نمونانەی کە بینی و من تەنانەت لە مینا و نفریش جوانتر بوو. هەر جارێ دەهاتە یادم کە ئەو شازادە خانمە جوان و شادان و ناسکە دایکی من بووە، تیئی بە زەهر یان بە مەراق ئەوی کوشتووە، ڕۆحم پڕ دەبوو لە پەژارە. ئەوەندە تا مزرۆی ڕوخسار و ئەندامە جوانەکانی دایکم بووم کە نەمەتوانی چاوی لێ هەڵبگرم. هەندێک جار پەڕەسێرکەیەک بەبان سەرمەوە فڕی و ئەیچریکاند. من بەهۆی بیستنی دەنگی بیرم لە غەریبی و تەنیایی دایکمە کردەوە کە لەسەر زەمینی میتانیەوە بۆ میسر هاتووە و لەوێدا گرفتاری کینە و تاوانەکانی تیئی بێت و دەکەوتمە گریان. هەندێک جار بە خۆم مەوت کە چۆن دەبێ پیاوێکی وەکو من کە سرم ڕووتاوەتەوە و سکم قەڵەو بووە و لۆچ کەوتۆتە دەم و چاومەوە، کوڕی شازادە خانمی ئاوەها گەنج و ناسک و جوان بووم. پاشان بیرمە کردەوە ئەگەر دایکم زیندوو بوایە لە من پیرتر دەبوو، چونکە تێپەڕینی کات گۆڕانکاری بەسەر هەموو کەسێکدا دەهێنێ، لە گەنجیەوە بەرەو پیریە بات. بیرکردنەوە لە دایکێک کە ئەو منی نەبینیوە و دڵنیاش نەبووم کە دایکم بێت، منی هێنایەوە یادی وڵاتەکەی ئەو واتە میتانی و من ئەو وڵاتەم لە کاتێکدا لە دەرەوەی میسر سەفەرم دەکرد بینی بوو. وا هاتەوە بیرم کە خانووەکانیان زۆر جوان بوو. لەو کاتەدا من نەمەتوانی تێبگەم کە شازادە خانمی میتانی دایکی من بووە. ئەگەر ئەم بابەتانم بزانیایە دیمەنی وڵاتی میتانی بە شێوەیەکی ترە هاتە بەرچاوم. تا ماوەیەک لە پەرستگەی ئاتون، واتە ئەو شوێنەی کە پەیکەرەکانی سەردەمی فێرعەونی پێشوویان لە پەرستگەی ئامونەوە بۆ ئەوێ هێنابوو، بە سەیرکردنی پەیکەری ئەو شازادەیەوە خەریک بووم و ئەگریام. ئەو دەم لەبەر ئەوەی کە ڕۆژ تێپەڕی ڕێگەی مەیخانەی کلکی تیمساحم گرتە بەر کە لەوێ لەگەڵ مەریددا ئاش ببمەوە. بەڵام مەرید وەکو مشتەریکی ئاسایی پێشوازی لە من کرد، بەبێ ئەوەی لەگەڵمدا بدوێ خواردن و خواردنەوەی داپێم و لە دوای خواردنەوە لێم نزیک بۆوە پرسی ئایا تۆ ئەمڕۆ دڵدارەکەی خۆت بینی؟ من وتم مەرید، من جگە لە مەرید دڵدارێکی ترم نییە و ئەمڕۆ نەچوومەتە لای ژنان. لە دوای دەرچوونم لە ماڵەوە بەرەو خانەی ژیان ڕۆیشتم. دوای ئەوەی بۆ پەرستگەی ئاتون چوون لەوێ مامەوە. مەرید کە بە پێکەنینێکی وەک گاڵتە پێکردنەوە گوێی لە قسەکانی من گرتە بوو، وتی من ئەزانم کە ئەمڕۆ نەچوویت بۆ لای ژنەکان، چونکە پیاوێکی وەکو تۆ کە قژی سەری ڕووتاوەتەوە و قەڵەو بووە لە دوای ڕابواردنی ڕۆژی پێشوو ناتوانێ ئەمڕۆژ لەگەڵ ژناندا ڕابێرێ. بەڵام خۆشەویستەکەت بەڕادێک لە دووری تۆ بێ ئۆقرە بووە کە بۆ بینینت هاتبووە ئێرە. بەبیستنی ئەموتەیە لە شوێنی خۆم ڕاز بوومەوە و وتم مەرید چی هەڵەیت؟ خۆشەویستی من کێیە؟ کێ هاتۆتە ئێرە؟ مەرید بە گاڵتە پێکردنەوە بزەیەکی هاتێ و وتی ئەمڕۆ دڵدارەکەت لە کاتێکدا کە خۆی وەکو کچێکی گەنج ڕازاندبەوە هاتە ئێرە. من کاتێک کە دەموچاوی ئەوم بینی سرم سوڕما، چونکە بینیم ئەوەندە دەموچاوی سوور و سپی و سەوز کردبوو، ئەگەر پەنجەم
لە دەموچاوی بدایە پەنجەم ئەچەقیە ڕەنگەکانەوە، لەبەر ئەوەی کاتێک کە ژنێکی پیر و قەڵە و بە شێوەیەکی نەزانانە دەموچاوی ئارایش دەکا ترسناک دەبێ. مشتریەکانی ئێرە بەبینینی ئەو ترسان و کاتێک کە ناوی تۆی هێنا و نەیدۆزیتەوە نامەیەکی دا بە من کە بدەمێ. پاشان مەرید نامەکەیدا پێم کە بەدارەوە لول درابوو، من پاپیرۆسەکەم کردەوە. لە کاتێکدا لە تووڕەییدا خوێن لە دەمارەکانمدا دەجۆشا. وام خوێندەوە لە مەهوونفر دانیشتوانی کۆشکی زێڕینی پاشایەتیەوە بۆ سینۆها گۆلکە جوانەکەی من. ئەمڕۆ کاتێک کە لە خەو هەڵسام سەرمژانیە کرد، بەڵام ڕۆحم زیاتر لەسرم ئازاری هەبوو، چونکە ڕوانیم تۆ لە تەنیشتمدا نیت و بۆن و بەرامەت ناکەم. خۆزگەم من کراسێک دەبووم بۆ ئەوەی هەمیشە بمتوانایە بە دەوری تۆ بوومایە. خۆزگە بۆنێک بوومایە کە بمتوانایە بەلەشتەوە بم و خۆزگە خواردنەوەیەک بوومایە کە هەمیشە جێگەم لە ناودەمی تۆدا بوایە. سینۆها، من شەقام بە شەقام و خانوو بە خانوو بە شوێن تۆدا دەگەڕێم، هەتا نەتدۆزمەوە کۆڵ نادەم، چونکە جەستەی من لە ڕادە بەدەر پێویستی بە تۆیە و بێتۆ ساتێ ئارام نیم. تۆ بۆچی نایتە ماڵی من و لەگەڵمدا جوود نابی؟ ئەگەر شەرم دەکەی چونکە دەزانم کە شەرمنی، ئەوە بزانە کە هەموو خزماتکارەکانی کۆشک دەزانن کە من تۆم خۆش دەوێت و هەموو حەز دەکەن کە تۆ بێیت بۆ کۆشک بۆ ئەوەی من لە دیتنت خۆشحاڵ بم. سینۆها، دوای وەرگرتنی نامەکە یەکسەر بە باڵی پەرەسێلکە بەرەولای من وەرە و ئەگەر نەی تەلام من دەبمە پەرەسێلکە و بەرەولای تۆ دێم. ئەوەندە بە دوات تا دەگەڕێم تا دۆزمەوە. مەهوونفێر ئەو کەسەی لە ئارەزوویدایە ببێتە هاوسەری تۆ. من دوو کەڕەت ئەم نامەیەم خوێندەوە کە لە خوێندنەوەی هەر ڕستەیەکی گیانم لە تووڕەییدا دەلەرزی و نەمەزانی چی بڵێم. مەرید لە ناکاو نامەکەی لێ سەندم و دارەکەی شکاند و پاپیرۆسەکەشی دەڕاند و خستیە ژێر پێیەوە. وتی سینۆها، ئەگەر ئەم ژنە گەنج و جوان بوایە ئەمتوانی دڵی خۆم بدەمەوە کە لەبەر ئەوەی لە من گەنجتر و جوانترت دەستکەوتووە ئەموت لە من بە باشترت زانیوە. بەڵام ئەم ژنە ئەوەندە ناشیرینە ئەگەر مەیمونەکانیش بیبینن لێترسن و ڕادەکەن. تۆ چۆن توانیت لەگەڵ ئەم ژنە پیر و ناقۆڵایەدا پەیوەندی دروست بکەی؟ ئایا سیرکردنی کۆشکی پاشایەتی ژیری لەسرت دوور خستۆتەوە کە ئەمەش لە تۆ دوورە، چونکە تۆ پزیشکی فیرعەونی و هەمیشە لە کۆشک ژیاوی و دیتنی یەکێک لە کۆشکەکانی میسر بۆ تۆ بابەتێکی تازە نییە کە خۆدون بکەی. لە تاو تووڕەیی و بێدەسەڵاتی کراسەکەتانەکەی خۆمدا دەڕی و وتم مەرید، من لە کۆشکی پاشایەتی کاتێک بۆ چاکردنەوەی دایکی فیرعەون بانکرام، بانکردنەکەشم بێسوود بوو، چونکە تیئی بەهۆی زەهری مارەکەوە مردبوو. ناچار بووم کە بۆ دەستکەوتنی هەندێک زانیاری کە بۆ من گرنگ بوون مەرایی بۆ ئەم ژنە پیرە بکەم و بەداخەوە ئەم ژنە ژوای زانیوە
کە مەرایکردنەکەم بەڕاست بووە حەزم لێی کردووە. لە کاتێکدا کە من زۆر لەم ژنانە بێزارم، بەڵام دەزانم کە ئەو وازم لێ ناهێنێ و لە نامەکەیدا نووسیوێتی کە بە باڵی پەڕەسێلکە بەرەو لای من دێ، بۆیە تۆ دەبێ بڕۆی بە سەوڵ لێدەرەکانی من بڵێ کە یەکسەر ئامادەی ڕۆیشتن بن بۆ ئەوەی لە تەبەز بڕۆم، چونکە ئەگەر لە تەبەزدا بمێنمەوە ئەم ژنە وازم لێ ناهێنێت و من لە بیری ئەوەی کە لەوانەیە ڕۆژێ بێ لەگەڵ ئەم ژنەدا بەیەک بگەین لەشم کەوتۆتە لەرزین و لە باوەشگرتنی لاشەی مردووەکانی خانەی مەرگم پێ باشترە لە باوەشی ئەم ژنە. مەرید بزەیەکی گاڵتە ئامێزی هاتێ و وتی من دەزانم کە تۆ دویست چ زانیاریەک لەم ژنە بەدەست بهێنی، چونکە ئەم ژنە سێ ئەوەندەی من بە ساڵا چووە، بە هەمان ڕێژەش زیاتر لە من ڕای بواردووە و ئەزموونی هەیە و تۆ دویست بزانی کە ڕابواردن لەگەڵ ژنێکدا کە سێ ئەوەندەی من ئەزموونی هەیە چۆنە. من وتم مەرید وا نییە، تۆ لە هەڵەدایت، من نەمەویست لەگەڵم ژنەدا ڕابێرم، لەبەر ئەوە مەرایم بۆ کرد چونکە ناچار بووم هەندێ زانیاری لێوە دەست بێنم. لەبەر ئەوەی کە ئێرە مەیخانەیە ناتوانم پێت بڵێم کە ئەو زانیاریانە چی بوو. وەرە بڕۆینە ماڵەوە تا من ئەم نهێنیە گەورەیەت پێ بڵێم بۆ ئەوەی بزانی کە من مەبەستم نەبووە لەگەڵ ئەم ژنە قەڵە و پیرەدا کۆ ببمەوە. مەرید سواری کەژاوەکە بوو، بەڕێکەوتین تا گەیشتینە ماڵەوە. لەوێدا نهێنی لەدایک بوونی خۆمم بەو شێوەیەی کە لە زەردایک و زەرباوکەکەمەوە بیست بوو بۆ مەریتم گێڕایەوە. دوایی پێم وت کە چۆن دایک و باوکەکە بەخێویان کردم لە ڕەنگی پێستی لەشم کە ڕۆشنتر بوو لە ڕەنگی پێستی دانیشتوانی میسر سەرسام ببوون. دەیانوت بێگومان دایک و باوکت یەکێک لەو سپی پێستانە بووە. پاشان چۆنیەتی بێگەیشتنمان لەگەڵ تیئی بۆ مەرید باس کرد کە چۆن ئەو خەریکی چنینی حەسیر بوو گرەی پەڕەسێلکەی بازانی لێدا. وتم لەبەر ئەوەی کە ئەو سەبەتەیی کە منیان تێدا گرتبەوە گرەی پەڕەسێلکەی بازانی پێوە بوو، بۆیە ئەم بابەتە منی خستە بیرکردنەوە. پاشان ئەو زانیاریانەی کە لە مەهونفەر دەستم کەوتبوو بۆ مەریتم گێڕایەوە و وتم کە چەند بەڵگەیەکی بەهێز هەیە کەی سەلمێنێ من کوڕی فیرعەون و لە شازادە خانمی میتانیم، بەڵام من دڵنیانیم کە لە ئەوان بوو بێتم. کاتێ مەرید ڕوونکردنەوەکانی منی بیست لە پڕێکە بەدگومانیەکەی نەما و چیتر گاڵتەی پێ نەکردم و دەنگی پێکەنینە گاڵتە ئامێزەکانیم نەبیست و بەوردی لێ ڕوانیم و وتی سینۆها لە جار یەکەمەوە کە تۆ هاتیتە مەیخانەی کلکی تیمساح و من تۆم بینی بۆم دەرکەوت کە تۆ لەگەڵ پیاوانی تردا جیاوازی و من تۆم بە پیاوێکی شەرمن و هزرمەند و گۆشەنشین هاتە بەرچاو. هەر کاتێک کە بیرم لەوە دەکردەوە لەگەڵ تۆدا ببمە هاوسەر، هەستم دەکرد کە من شایستەی ئەوە نیم ببمە هاوسەری تۆ. سینۆها منیش نهێنیەکم هەیە و لەم ڕۆژانەی دواییدا چەند جارێک ویستم، بەڵام ئێستا سوپاسی خواکان دەکەم کە ڕێگەیان نەدا نهێنیەکەی خۆمت پێ بڵێم، چونکە ئەو نهێنیەی کە لە دەم هاتە دەرەوە ئیتر ناتوانی لەوە دڵنیابی کە بەداپۆشراوی دەمێنێتەوە. بەڵام تۆ سینۆها هەروەکو خۆت وتت ئامرازێکت بۆ سەلماندنی ئەم بابەتە نییە و وا باشترە نهێنیەکەت فرامۆش بکەی
منیش لە بیری خۆمی دەبمەوە. وابزانە ئەم ڕوودا و دیمەنانەت لە خەودا بینیوە، بەتایبەت ئەوەی کە لە قۆناغی کۆتاییدا ژیانی مرۆڤ تەنها خەو و خەیاڵە. تۆ پیاوێکی کە بۆ هەموو دنیا سەفەرت کردووە، وڵاتانی میتانی و بابل و هاتی و کریتت بینیوە، لە سەرەتای پزیشکی کردنتەوە تاوەکو ئێستا سەدان نەخۆشت نەشتەری کردووە یان سەریانت قلیشاندووە. ئایا ئەمڕۆ لە هەموو ئەو دیمەنانی کە لە سەفەرەکان تا بینیوتە، لەو هەموو چارەسەرانە جگە لە خەیاڵ و بیرەوەری لەگەڵ دیمەنی خەودا جیاوازیان نییە؟ هیچ شتێکت لەدەستدایە؟ من وتم نا. مەرید وتی سینۆها، هەموو کەسێک لە ژیاندا وەکو تۆ وایە، سەرجەمی ڕوودا و سەرگڕشتەکانی ژیانیان لەگەڵ خەیاڵاتێکی وەکو دیمەنی خەونەکانیان هیچ جیاوازیەکی نییە. هەندێک کەس لە ڕووی دووربینیەوە بە خەیاڵی ئەوەی کە سوودی پێویست لە ژیاندا وەربگرن، هەموو ڕۆژێک بڕێک لە زێڕ و پارەکانیان پاشەکەوت دەکەن، لە کڕینی زەوی گشت و کاڵی و خان و دووکاندا خەرجی دەکەن، شانازی بەوە دەکەن کە بەرهەمی ژیانی ئەوان خەو و خەیاڵ نییە، بەڵکو زێڕ و پارە و زەوی و گشت و کاڵ و مەڕ و ماڵات و خان و دووکانە. ماوەی چەندین ساڵ کاینەکانی ئامون وایان کرد ئەوەندە زێڕ و پارە و زەوی و ماڵات و خان و دووکانیان کۆکردەوە کە وایان دەزانی هەتا کۆتایی جیهان دەوڵەمەند و خۆشڕابێر و بەهێز دەبن. بەڵام ڕۆژێک خوای مسر گۆڕا و خوای نوێ فەرمانیدا هەرچی دارایی و سامان کە هی کاینەکانی ئامونە لێیان بسەندرێتەوە، ئەوانیش لە پڕێکە تێگەیشتن کە بەرهەمی چەندین ساڵی کە لە دەمی خۆیان گرتبەوە و چاوچنۆکی کۆکردنەوەی پارە جگە لە خەون و خەیاڵ هیچی تر نەبوو. وتم مەرید، ئەمە یەکەم جارە کە من شتێکت لێ دەویستم کە چاوەڕوانی ئەوەم نەدەکرد لە دەمی تۆ بیویستم. مەرید وتی لەبەر ئەوەی کە تاوەکو ئەمڕۆ تۆم بەم جۆرە نەبینیوە کە بەرامبەر بەڕووداوێکی چاوەڕوان نەکرا و پێویستت بەدڵدانەوە بێ، پێشتر بە پێویستم نەدەزانی ئەم قسانت لەلا بکەم، بەڵام ئەمڕۆ تێگەیشتم کە تۆ بەهۆی ئاگاداربوونەوە لە بابەتێک کەوا دەزانی نهێنیکی گەورەیە، لەوانەیە خۆت بەدبەخت بکەیت و شەو ڕۆژ سەرت بخەیتە ناو هەردوو ئەژنۆکانتەوە و خەم بخۆی کە بۆچی ناتوانی بیسەلمێنی کە کوڕی فیرعەونی. بۆیە ئەم قسەیە بە تۆ وت کە تۆ لە ئایندەدا خۆت نەدەیتە دەستپەژارە. پاشان مەرید لێوەکانی خستە سەردەستم و وتی سینۆها، لێم ببوورە کە دوێنێ و ئەمڕۆ تۆ مازاردا، چونکە من ژنم. ژن کاتێک کە بینی دەم و چاوی پیاوەکەی بەدا و دەرمانی ئارایشتی ژنێکی تر ڕەنگاوی بووە، بزانێ کە ئەو ژنە نامەی دڵداری بۆ نووسێ، ناتوانێ حەسوودی و تۆڕەی خۆی دابمرکێنێ، ئیرەی بە جۆرێ بەسەریدا زاڵ دەبێ کە ڕاستیەکانی لێدا دەپۆشێ. من وتم مەرید، تۆ نهێنیەکت هەیە و دەدویست بە منی بڵێی ئەم نهێنیە چییە؟ مەرید وتی لەوانەیە ڕۆژێکدا بێ
کە من ئەم نهێنیت پێ بڵێم ئێستا کاتی درکاندنی نییە و لەم کاتەدا تۆ دەبێ خۆت لە خراپەی ئەم ژنە ئاسوودە بکەی. ئەم جۆرە ژنانەی کە پیر و هەوەسبازن کاتێ مەراییکردنی پیاوێک دەبیستن وا دەزانن کە ئەو پیاوە فریوی ئەوانی خواردووە و لە دوای ئەوەی کە دەبینن پیاوەکە چیتر سەرنجیان ناداتێ ئەم بابەتە بە خیانەتی پیاوەکەدا دەنێن واتاوە بیردەکەنەوە کە ئەو لە سەرەتادا عاشقی ئەوان بووە و دوایی ژنێکی تری دیوەتەوە و خیانەتی لێ کردووە. من دڵنیام ئەگەر تۆ لە تەبەزدابی ئەم ژنە وازت لێ ناهێنێ و هەرچۆنێ بێ دەبێ لەگەڵیدا ڕابێری و خراپتر لەوەش ئەوەیە کە گۆزەی لەگەڵدا بشکێنی کەواتە لێرە بڕۆ بەڵام بەر لە ڕۆیشتنت نامەیەکی بۆ بنووسە کە لێت ناومێت بێ ئەگەر نا بە دواتدا دێت و لەوانەیە هەتا بابلیش بە شوێنتەوە بێ تاگاتە مەرامی خۆی چونکە مرۆڤ هەرچەندە پیرتر دەبێ دوو جۆر چاوشنۆکی تێدا بەهێز دەبێ یەکێکیان چێژوەرگرتنە لە پیاو ئەگەر ژن بوو هەروەها چێژوەرگرتن لە ژن ئەگەر پیاو بوو ئەوی تریان چاوچنۆکی کۆکردنەوەی ماڵە تۆواز لە خۆت بهێنە کە لەوانەیە خوێنی خواکان لە دەمارەکان داهات و چۆبکە و کوڕی فیرعەون بی چونکە تۆ بوونەوەرێکی ڕیسپەڕی بەڵام خەڵکی هەرچەندە کە دەچنە ناو ساڵەوە زیاتر گرفتاری ئەم دوو چاوچنۆکیە دەبن. تێگەیشتم کە مەرید قسەیەکی ژیرانە دەکا ئەگەر لە تەبەزدا بم ئەو ژنە وازم لێ ناهێنێ بەموتی مود کەلوپەلی سەفەرەکەم ببێتێتەوە و بەندەیەکم نارد کە سەوڵ لێدەرەکانم لە مەیخانە و خانە گشتیەکان کۆبکاتەوە پاشان لەسەر پاپیروس نامەیەکی موعەدەبانم بۆ نووسی چونکە حەزم نەدەکرد هەستی بریندار بکەم. نامەکە بەم شێوەیە بوو لەلایەن سینۆها سەرقڵیشێنی پاشایەتی بۆ مەهونەفەر دانیشتوانی کۆشکی زێڕینی پاشایەتی لە تەبەز مەهونەفەر بەداخەوە کە دەربڕینەکانی ئەو ڕۆژەی من بووە هۆی ئەوەی کە تۆ سەبارەت باستەکانی من تووشی هەڵەبیت و وابزانی کە من لەسرم پێویستە جارێکی تر چاوم پێت بکەوێ لە کاتێکدا کە من بەر لە چاوپێکەوتن لەگەڵ تۆدا ڕۆحی خۆم بەخشیوەتە ژنێکی تر و ئەگەر لەگەڵ تۆدا هاوسەرین بم خیانەتم لە ڕۆحی خۆم و ئەو ژنەش کردووە. وێڕای ئەمەش من ناچارم بۆ سەفەرێکی درێژخایەن بڕۆم و چیتر تۆ نابینمەوە بەڵام دۆستانە لێت جیا دەبمەوە بۆ ئەوەی کە دیاریەکت پێشکەش بکەم گۆزەیەک شەرابی خۆشتامت بۆ نێرم کاکلکی تیمساحی پێڵێن و بە خواردنەوەی سرت گەرم دەبێ مەهونەفەر من دەبێ پێت ڕابگەێنم کە تۆ جگەلەوەی کە لە مەڕ هەستەکانی منەوە لە هەڵەدا بوویت سەبارەت بە توانای لەشیشم لە هەڵەدا بوویتە چونکە من پیاوێکی پیر و ماندوو سستم و لەشێکی قەڵە و سکێکی هەڵاوسا و سەرێکی کەچەڵم هەیە ناتوانم ئامرازی ڕازیکردنی ژنە ئاساییەکانیش دابین بکەم جا نەخوازە ژنێکی وەکو تۆ کە ڕازیکردنت پێویستی بە پیاوێکی گەنج و بەهێزە. من زۆر بەختەوەرم کە بەهۆی پیری و کەم تواناییمەوە کارێکی وامان بەیەکەوە نەکرد کە من لە دواییدا تووشی پەشیمانیەکی زۆر بێم لەبەر ئەوەی کە پیاوێکی پەککەوتە و بێتوانە بێگومان دەبێتە هۆی تووڕەیی تۆ وا باشترە کە ئێمە هەرگیز یەکتری نەبینینەوە. لە پاشان دوای نووسینی نامەکە
پاپیرۆسەکەم دایە مەرید کە بیخوێنێتەوە، ئەویش بۆ چوونی خۆیم پێ بڵێ. مەرید وتی سینۆها، تۆ لەم نامەیەدا بۆ ڕەچاوکردنی وێژە خۆت پیر دەخەیتە بەرچاو. منەترسێم کە ئەم پیرێژنە لە چەمک و ناوەڕۆکی نامەکە تێنەگا و دەستهەڵ نەگرێ. وا باشترە کە لەم نامەیەدا بەبێ شەرمکردن بدنووسیایە، لەبەر ئەوەی تۆ پیر و ناشیرین و بێزارکەری هەرگیز هیچ پیاوێ ڕازی نابێ کە لەگەڵ ژنێکی وەکو تۆدا کۆبێتەوە. ئەوا من لەم شارە هەڵدێم بۆ ئەوەی هەتا بمێنم چاوم بە چاوت نەکەوێ. وتم مەرید، ئەم کەسە ژنە و پیاوێکی ڕەوشبەرز نابێت بە ژنێ بڵێ کە تۆ پیر و ناشیرینی، چونکە ژن لەوانەیە لە هەموو جنێوێک ببورێ، بەڵام هەرگیز لە ئەم جنێوە خۆش نابێ کە ڕاستەقی نەشا. لەگەڵەوەشدا کە مەرید داڕشتی نامەکەی بەدڵ نەبوو، ئەیوت ئەبێ شێوەیەکی دڵڕەقانەی هەبێ کە بە تەواوەتی ناومێدی بکە. بەڵام نامەکەی دایەوە دەستم کە سەری نامەکە دابخەم و نامەکەم گرێدا و بانگی بەندەیەکم کرد کە ئەو نامەیە بباتە کۆشکی زێڕین و بیتاتە دەزمەح و نەفەر، بەڵام لە ڕێگا بچێتە مەیخانەی کلکی تیمساح و گۆزەیەک لە شەرابە بەناوبانگەکەی ئەوێ بکڕێ بۆ ئەوەی نامەکە و گۆزە شەرابەکە لێک کاتدا بگاتە دەستی مهۆنەفەر. تاڵقەی دات و هەر شاد.